دەردراوی گۆی مەمک چییە؟ سڵاوی خۆی گەورەتان لێبێت. ئەمڕۆ دەردراوی گۆی مەمک بە شێوەیەکی زانستی بۆ ئێوە باس دەکەین. لەگەڵمان بن. دەردراوی گۆی مەمک بریتیە لە هاتنە دەرەوەی شلەیەک یاخود دەردراوێک لە گۆی مەمکەوە. حاڵەتێکی باوە لە خانماندا، تەنانەت ئەگەر خانمەکە لە ماوەی دووجانی یاخود کاتی شیردانی سروشتیشدا نەبێت. بەڵام هەندێک جار دەکرێت نیشانەیەک بێت بۆ نەخۆشیێکی دیاریکراوی مەمک کە دەستنیشانکردنی هۆکارەکەی لەلایەن پزیشکی پسپۆڕەوە دەکرێت. هۆکاری بنەڕەتی دەردراوی گۆی مەمک لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە دەگۆڕێت. بە شێوەیەکی سەرەکی ڕەنگی دەردراوەکە و تەمەنی کەسەکە ڕێنیشاندەری سەرەکیە بۆ دەستنیشانکردنی هۆکار. زۆر جار دەردراو بە هۆکاری گوشینی مەمک یاخود بەبێ هیچ پەستان خستنە سەرێک دەکرێت لە گۆی مەمکەوە بێتە دەرەوە. دەکرێت لە یەک گۆی مەمکەوە بێت یاخود لە هەردوو لاوە. لە زۆر باردا چارەخوازان تەنها باز لە هاتنەوە دەرەوەی دەردراوێک دەکەن، بەڵام لە هەندێک کەسیشدا دەکرێت کۆنیشانەی دیکەی لەگەڵدا بێت، وەکو ئازاری مەمک، هەستکردن بە گرێ لە مەمکدا، سووربوونەوە. دەردراوەکان چەند هۆکارێکی جیاوازیان هەیە. بە نمونە، یەکەم لە کاتی دووجانیدا، دووەم لە کاتی شیردانی سروشتیدا، سێەم لە کاتی هەوکردنی مەمکدا، چوارەم کشانی بۆریەکانی شیر، پێنجەم بە هۆکاری بەرکەوتنی زەبرێک بە مەمکەکە، شەشەم بەکارهێنانی چەند جۆرە دەرمانێک، حەوتەم لە هەندێک باردا بوونی شێرپەنجەی مەمک. چارەخوازانی ئازیز، لە حاڵەتی بوونی هەر جۆرێک لە دەردراو گرینگە بە دوواداچوونی بۆ بکرێت. کۆمەڵێک زانیاری تایبەت سەبارەت بە دەردراوەکە بۆ پزیشکەکە دڕون بکەرەوە. بۆ نمونە، ماوەی چەندێکە هەست بە دەردراوەکە دەکەیت. ئایا ڕەنگی دەردراوەکەت چۆنە؟ ئایا لە یەک لای مەمکەوە یاخود هەردوو لای مەمکەوە هەستی پێ دەکەیت؟ خانمانی ئازیز، با پزیشکەکەت ئاگاداری میکانیزمی هاتنە دەرەوەی دەردراوەکە بێت. بۆ نمونە، بە گوشین و پەستانی خۆی یێتە دەرەوە یاخود بەبێ هیچ جۆرە پەستانێک. ئەوەی شایەنی دڵخۆشی ئەوەیەکە زۆرینەی دەردراوەکان ئاساین و پێویستیان بە هیچ جۆرێک لە چارەسەر نییە. هەروەها بەپێی هۆکاری دەردراوەکە دەکرێت چارەسەری پێویست وەربگیرێت. بۆ نمونە، کاتێک دەردراوەکە هۆکارەکەی بەرزی ڕێژەی هۆرمۆن بێت، پێویستە ڕێژەی هۆرمۆن لە جەستەدا ڕێک بخرێت. لە حاڵەتی هەوکردنی میکرۆبیشدا، دەرمانی دژە میکرۆبی یەکێکە لە ڕێگەکانی چارەسەر. لە حاڵەتێکیشدا، ئەگەر شێرپەنجەی مەمک هۆکارەکە بوو، پزیشکی پسپۆڕ بە لە بەرچاوگرتنی حاڵەتەکە هەنگاوەکانی چارەسەر دەگرێتە بەر. بۆ دڵنیابوونەوە لە جۆری دەردراوەکەت پێویستە سەردانی پزیشکی پسپۆڕ بکرێت. دوور بکەوە لە لێکدانەوەی ناڕاست و قسە باوەکان. حاڵەتەکان لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە بە تەواوی جیاوازن. بیرت نەچێ، ئێمە بە هەمان پێکاتی جەستەوە جیاوازین، کەواتە پشت بە پشکنینەکان ببەستە بۆ دڵنیابوونەوە. لە تاوەری تەندروستی سمارتەوە، تیمێکی تایبەت بە نەخۆشیەکانی مەمکەیە، هاوکا دەگەڵ بوونی سەنتەرەکانی تیشک. ئێمە لێرەین، تەندروستی و هۆشیاریتان ئامانجمانە. سمارت وەرچەرخانە.